کوردای دڵ کەسی باشم ناسی لە هەر چوار پارچەی کوردستان فێری عادەت و تەقالیدی ئەوان بوو باشە قسەکردنیان بۆ نمونە کورمانجی ئەو شتیان زۆر خۆشە کە یەکتری بانکە هەڤوال ئەو بانگی یەکترەکەن ئەو شتە زۆر زۆر خۆش بوو. هۆرینە فڕێ سڵاو چۆنێک سلام بە هەلیکۆپتەر چۆنن خۆشی تۆ چۆنی بە خێرات باشم باشی باشە هۆرین وەگاشکرایە ئێمە لە سەرەتاوە سەرسام بووین بە وزەی تۆ ئەنێرژی تۆ لەسەر شانۆ ئەو هەمیشە دەم بە خەندە و خۆش بوویت بەڕاستی. ئەبێ زۆر دڵخۆش بی کە تۆ تام قۆناغە بەردەوامیت ئەوە زۆرجێ دڵخۆشیە و ئەبێ شانازی بەوە بکەیت کە تۆ بەردەوامیت هەتاوەکو ئێستا ئەبێ دڵخۆش بیت. ئافرین لەگەڵ ئەوەی لە ئاباوەڵە بوو لەگەڵ ئەوەی لە ئاباوەڵە بوو. بوونی تۆ لە کورد ئایدڵ بەڕاستی گرنگێکی خۆی هەبوو. ئەگەر تۆ لەگەڵمان نەمایت ئێمە هەرگیز تۆ لە بیر ناکەین چونکە وزەی تۆ بۆ ئێمە بۆ بەشداربووان بۆ هاوڕێکانت هەمویان ئەنەرژی بەخش بوو وزە بەخش بوو زۆر. ئێمە پێکەوە هەمومان بڕیارێکمان داوە بێت چی بێت ئا نە ئا نە ئا نە ئا نە ئا نە ئا نە ئا. بڕیاری ئێمە ئەوەیە کە دەبێ لێرە ماڵاوایی بکەین بەڵام ئێمە زۆر دڵخۆش بووین بە ئامادەبوونی تۆ هەرگیز تۆ لە بیر ناکەین وزەی تۆ لە بیر ناکەین بە هیوام تۆ بەردەوام بیت و تۆ گەنجی ژیان لە بەردەمی تۆدا هەیە دەتوانی هەوڵ بیت بە هەموو سەختیەکەوە ئەتوانی ئینسان باشتری بکات. بڕیارە زۆر سەیرە نازانم چۆنە. ئەوەی توانیم کردم سپاس بۆ هەمووتان. زۆر بەیانە زۆریان باش وانە زۆر بەداخەوم زۆر نازانم چی دۆگڵی چی پێ بڵم چی تێ بە هاوڕێکانن هیوای سەرکەوتن بۆ باناخوازم ژیبانە ئەوێ سەرم بەرزکەیتەوە تۆ نەسو خۆش بوو زۆر سپاس قوربانی سپاس بۆ